سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش من سامان بەشارەتیم ئەمڕۆژ قسە لەسەر پەیوەندی نێوان هەرێم و بەغدا دەکەم. حکومەتی عێراق ڕۆژ بە ڕۆژ کارتەکانی دژ بە هەرێمی کوردستان بەکاردەهێنێت. تا دوێنێ کێشەی ئێمە لەگەڵ بەغدا کێشەی موچە بوو، بەڵام ئێستا نەوتیشی هاتووەتە سەر. هەنگاوێکی نوێی حکومەتی عێراق بۆ گرێبەستکردن لەگەڵ کۆمپانیایکی بەریتانی کە ئێستا سەرۆکوەزیرانی عێراق لە بەریتانیایە بۆ واژۆکردنی و گرێبەستە لەسەر زیادکردنی نەوتی چەند کێڵگەیەکی نەوتی کەرکووک کە پێشتر 360,000 بەرمیلی لە ڕۆژێکدا بەرەم دێنا، بڕیارە دوای گرێبەستەکە ئەو کۆمپانیایە بەرزی بکاتەوە بۆ 700,000 بەرمیل بەپێی مادە دەستوریەکان کە مادەی 110 و 112 باس لەوە کات کە دەبێت ئەو ناوچانەی کە بە ناوچەی کێشە لەسەر هەژمارەکرێت لە ناو مادەی 140 دەبێت بە هاوبەشی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە بەڕێوە ببرێت. بەڵام لەم هەنگاوایی حکومەتی عێراق هیچ کات نەگەڕاوەتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و سربەخۆیانە ئەم کارە دەکات. ئێستا مەترسیەکە لەوەدایە حکومەتی هەرێمی کوردستانیش تەبان ینی دوێنێنا پێرێشە و بەیاننامەیەکی لەسەر ئەو هەنگاوە بڵاو کردەوە. ترسەکە ئەوەیە حکومەتی عێراق هەر بەمەوە ناوەستێ قسەیەکەیە لەسەرەوەی کە ڕەنگە هەنگاو بنێ بۆ کۆتاییهێنان بە ئەو گرێبەستانەی کە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا جیاوازەکان کردوێتی بۆ هەناردەکردنی نەوت. واتە ئێستا حکومەتی هەرێمی کوردستان لە بەردەم دووڕیانێکدا، یاوەتە ئەمە قبول ناکات و سربەخۆیانە نەو دەفرۆشە، یاوەتا دەبێ هەمووی ڕادستی حکومەتی عێراق کاتوە ویش مانگانە بەشە بودجەی خۆی بۆ دەنێرێت و ئەو کاتە ئەویش پەرە بە موچەی فەرمانبەران تەبان پێدا بەشەکات، بەشی خزمەت گوزاری و پرۆژە خزمەت گوزاریەکان دەکات. ینی هەموو ئەمە گەرانە کراوەن لە بەردەم حکومەتی هەرێمی کوردستان و دیاریش نییە هەنگاوەکانی داهاتووی حکومەتی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان چییە. من ئەمشە بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز دژوارفایە خۆی نوێنەری حکومەتی هەرێمە لە لیژنەی مادەی 140 لە بەغدا، هەروەها ڕاوێژکاری باڵای مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانیشە کە زۆر ورد و دریشتی ئەم کێشانەی لایە خۆی لە ناو لیژنەکەدایە. ئەم لیژنەی مادەی 140 ینی بەڕاستی کێشەیەکی گەورەی لە نێوان هەرێم و بەغدا کە تاوەکو ئێستا هەروە ماوەتەوە و چارەسەر نەکراوە. کاک دژوار ئەم کاتت باش، زۆر سپاس کە ئامادەیت لە هەولێرەوە. ببوورە دەنگ نییە کاک سامان، دەنگم هەیە ئێستا کاک دژوار. سڵاوت لێ بێ باشی شکور. ئێستا هاتەوە بەڵێ. سڵاو سەر چاوی ئەوەرەتان باش، سوپاس بۆ ئەم دەرفەتا. زۆر سپاس. دووبارە دەنگ بڕا جۆم لێ نییە. هاوڕیانەگەر بۆی چارەسەرکەن دەنگی من بگاتە لای کاک دژوار فایق. زۆر باش. ئەمێ پرسیارەکەم بکەم کاک دژوار، ئەم هەنگاوەی حکومەتی عێراق کە دەینێت خۆ پێشتر دەگوترێت دوای 16 ئۆکتۆبەر ئەم هەنگاوی ناوە ئەم گرێبەستەی لەگەڵ کۆمپانیای بیپیا کردووە، بۆچی ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ترسی لێ نیشتو و هاتووەتە دەنگ؟ فەرموون. بەڵێ دووبارە سوپاس، خۆشحاڵم بەو دەرفەتە. زۆر سپاس. یاری بەڕاستی ئەمە کێشەیەکە لە بینی حکومەتی کوردستان و حکومەتی عێراقا، کێشەیەکی دروستکراوە لەلایەنی بەغداوە ئەگەنا دەستور
ڕێوشێنی بۆ هەموو ئەو کێشانە داناوە کە ئێستا پێڵێن کێشەی هەڵواسراو. من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە حەزەکەم باسی ئەوە بکەم بڕوا بکەن ئەگەر حکوومەتی عێراقی بیزانایە لە ڕێفراندۆم لە کەرکووک و ناوچەکانی تری 140 کورد کەمینەیە لە 6 مانگیەکەمی 2005 ڕێفراندۆمەکەیە کرد و خۆیە سەپاند. بەس ئەزانەیە کە کورد زۆرینەیە بۆیە مادەی 140 بە تایبەتی خاڵی ڕێفراندۆمەکە ڕاپرسەکە جێبەجێ ناکە. جەنابەت باسی نەوتەکە ئەگە حکوومەتی عێراقی بیزانایە دەستوور ڕێگای پێئەدا وەکو ئێستا تاکلایەنە نەوت دەربهێنێ و نەوت بازارکە و بیفرۆشێ و پارەکەی بخاتە خەزێنی عێراقەوە لە 2005 هەر لە 6 مانگیەکەم یاسای نەوت و غازی دەرەکرد. لە مادەی 110 باسی سەلاحیاتی حکوومەتی ئیتیحادی ئەکرێ سەلاحیاتی حەسری باسی نەوتی تیانە. لە مادەی 111 باسەکە نەوت و سامانە سروشتەکان هی هەموو عێراقیەکانە ئەبێ سوودی لێ ببینن. لە مادەی 112 زۆر بەڕاشکایی باسی کێلگەنۆتەکانی پێشووەکە کە پێش 2003 هەبوو باسی ئەو کێلگەنۆتیانەشە کە دوای 2003 هەیە ئەبێ بە هاوبەشی بەیەکەوە نەوت دەربهێنرێ بازار بکرێ بفرۆشرێ دوای سەرجەم داهاتەکەی بۆ هەموو عێراقیەکان بێ. لە مادەی 114 کە سەلاحیەتی مشتەرەکی بینی حکوومەتەکانی هەرێم و پارێزگاکان و حکوومەتی ئیتیحادیە باسی کۆمەڵێ کاری هاوبەشەکە سەلاحیەتی هاوبەشەکە یەک لەوانە گەمارکە کە تەنها سەلاحیەتی حکوومەتی ئیتیحادی نییە بەڵکو هاوبەشە لەگەڵ حکوومەتی هەرێم. لە مادەی 115 ئەڵێ هەر بابەتێک لە سەلاحیەتی حەسری حکوومەتی عێراقی نیە کە مەڵێم نەوتیش ئەوەیە ئەڵێ ئەولەویەت بۆ حکوومەتی محافەزات و حکوومەتی ئیقلیمە و هەر کێشەیەکیش دروست بێ ئەڵێ بڕیارەکە گەڕێتەوە بۆ حکوومەتی محافەزەتەکان حکوومەتی ئیقلیم. بۆچی ئێمە ئەم بابەتە ئێستا ئەو ڕژێنین؟ بۆچی یاکەمەوە لە 2005ەوە مشتەمڕێکی زۆر کراوە ئەگەی جازەم دەی لەسەر بابەتی مادەی 140 و بابەتی نەوت و کۆمەڵێ کێشەی هەڵواسرا و بینی ئێمە و بەغدا حکوومەتی کوردستان پشووی درێژە ڕێگای یاسا و ڕێگای دەستوری گرتۆتە بەر دانوستانی کردووە هەرچی بەغدا داوای کرد لە بەڵگەکان لە دیکۆمنتەکان ڕاستیەکان سەدان هەزاران بەڵگە نێردراوە سەدان لیژنە دروستکراوە هاتووە ڕۆیشتووە. ئێمە گەیشتێتە ئەو قەناعەتەی کە بەغدا ئەوێ پەرەسەندن لە کوردستان ڕابگرێ ئەوێ ئیش بە فەلسفەی مەرکەزیەت ناوەندی بکە بڕوای بە فیدرالی نییە دەستور جێبەجێ ناکات بۆیەش ئێستا و باسا ناکرێ لەبەرەوە ئێمە کێشەی موچەمان هەیە ئێستا لەگە بەغدا ئەو ئاقرس بەو لاوازیەکە یا ئەو بۆشاییەکە بۆشادارایی لە هەرێمی کوردستان دروست بووە بۆی ئەوی شەوانگاوانێ یا ئەم وەکو تۆڵێ دژاتی حکوومەتی هەرێمی کوردستانەکات؟ من ناڵێم دژایەتی من ئەڵێم ئەو دەستوریانە لەبەر بنامادە دەستوریەکان جێبەجێ ناکە مەرکەزیانەی فیدراڵەکە جێبەجێ ناکە و ئەوێ پەرەسەندنەکان لێرە ڕابگرێ کۆمەڵێ کۆسپ و تەگەرە دروست دەکاتن بۆیە حکوومەتی کوردستان ئێستا لە سەروبەندی ئەوەی ڕێکەوتنی نەوتوگاز لەگە بەغدا کۆتایی پێبێنین گەیشتە قۆناغەکانی کۆتایی و ئەمانەوێ هەمواری بودجە بکرێتەوە بۆ ساڵی 2025 ئەو کۆتوبەندانی دانراوە لە بەرامبەر سەرفکردنی بودجەی کوردستان وەکو خۆی کە لە یاساکە هاتووە بە تایبەتی بابەتی موچە هەروەکو محکەمەی ئیتیحادیش داکۆچی لێ کردووە بەو شێوەیە بەڕێوە بچێت بۆیە ئێستا حکوومەتی کوردستان هاتۆتە دەنگ ئەگینا من هەر بۆ معلوماتی جەنابت و بینەران ساڵێک 4 مانگ پێش ئێستا لە لژنەی مادەی 140 لە کۆبوونەوە بە نووسین و بەزارەکی وتومە کە حکوومەتی عێراقی 2005 بۆ 7 مادەی 140 جێبەجێ نەکردووە کە خۆی ناوی ناوە ناوچەی جێناکۆک نابێ حکوومەتی عێراقی بە تەنها ئەو ناوچانە بەڕێوە باتن بەڵکو ئەبێ لایەنی دووەم کە کوردستانە بەیەکەوە بە هاوباشی ئەو ناوچانە بەڕێوە بن هەموو مەلەفەتەکانی بە تایبەتی نەوت و غازیش. ئەی باشە ئێستا بۆچی من پرسیارەکەم لەوە بوو ینی هۆکارەکە چییە کە ئێستا حکوومەتی عێراق تاکلایەنە ئەم بڕیارە دەدات و
ناشگەڕێتەوە بۆ مادە دەستوریەکان یا پرس بە حکوومەتی هەرێمی کوردستان ناکە. هەر بۆ زانیاری جەنابەت دوێنێ من جۆم لە لێدوانێکی هادی عامری بووە ئەڵێ نەخێر هەرێمی کوردستان ئێمە هیچ پرس بە هەرێمی کوردستان ناکەین و نەوت حکوومەتی عێراق مامەڵەی پێوە کات و سەپەرشتیەکە. بڕوا بکە زۆر لە خەڵکی عێراق لە نخبەی سیاسی لە بەرپرسیاران هەیە دەستوریان نەخوێندێتەوە یا وەکو خۆی لێ تێنەگەیشتونە یان وا هەستەکەن کە مەوازینی قیوا لە بەرژەوەندی ئەوانە ئەتوانن ئەو بڕیارانە بسەپێنن. ئەگیناگە دەستور بخوێن ئەو مادانەی باسم کردووە ئێمە هاوبەشە بین. من ڕاستێکی ترتان پێڵێم لە سەرەتای کێشەکانی هەولێر و بەغدا لەسەر نەوت حکوومەتی کوردستان زۆر شارەزایانە پسپۆرانە لەگەڵ کۆمەڵە شەریکاتی نێودەوڵەتی نەوت لەگەڵ کۆمەڵێ ڕاوێژکاری یاسایی لە بواری نەوت باسی ئەوەیان کردووە ئێمە لە دەستور حەقی ئەومان هەیە بڕیار بدەین یا شەریک بن لە بڕیار لەگە بەغدا. هەموو ئەو ڕاوێژکارە ئەمریکی و ئەوروپیانە بە فەرمی بە حکوومەتی ئێمەیان وتووە بە حکوومەتی عێراقی بڵێن ئەگەر ئەیانەوێ مەلەفی نەوت مرکزی بەڕێوە بچێ ئەوان بڕیار بدەن ئەبێ دەستور بگۆڕن چکە ئەو دەستورە زۆر وازەحە کە سەلاحەتی مشارەکەی بە ئێوە داوە. ئەوەی بەڕێز هادی عامری ئەیڵێ یان خەڵکێکی تری سیاسی ئەیڵێ یان بۆ خۆیان ئەیانێ خۆیان بسەپێنن یانیش ئەوەی لەو دەستورە تێنەگەیشتون. دەستور بە هەموو خەڵک بخوێنێتەوە بە ئینگلیزی بە عەرەبی بە کوردی زۆر ڕۆژەخۆتاوی ئەو گرێ بەستەکە واژوەکە ینی حکوومەتی هەرێم چی پێکرێ. اینجا من دوێنێ کە پەیوەندیت بە منەوە کردووە حکوومەتی هەرێم داوا بکاتن لە ڕێی دەستورەوە ئەو مافە هەیە دەستور ڕوونە ئەمە یەکەم. دووەم ئەبێ حکوومەتی هەرێم کە بەغداد جواب نەداتەوە ئەبێ بە حکوومەتی بریتانی بڵێ بەو شەریکاتی نەوتەوە بڵێ بەوانەی دێن لە نەوتی کەرکووک و ناوچەکانی مارە سەوچل ئیشەکەن پێیان بڵێن ئەمە ناوچەی کێشە لەسەرۆکو عێراق ناوی ناوە دەستور مافی بێمە داوە ئەمەی ئێوە ئەیکەن کاتیە ئێوە داوا لە حکوومەتی عێراق بکەین ئێمە بەشدار بین یان ئێوە وەرن لەگەڵ ئێمەش ڕێک بکەون بۆ چوونی ئێمە وەربگرن چونکە ئەمە کاتیە کێ ئەزانێ 6 مانگی تر بارودۆخەکە چی لێ دێ کێ ئەزانە ساڵێکی تر بارودۆخەکە چی لێ دێ چونکە بە بۆچوونی ئێمە ئەو ناوچانە کوردستانین هەرە گەڕێنەوە هەر شەریکاتێک هەر لایەنێک ئەو گرێبەستانە بکەن بەبێ ئاگداری ئێمە ئەو کاتێ ئێمە بەرپرسیار نابین بەرژەوەندەکانیان چی لێ دێت ئەبێ ئەمە بە ڕاشکاوی بوترێ بە ئەو شەریکە ئینگلیزی و هەموو ئەوانەی لە بواری نەوت و غاز لە سنووری مادەی 140 کەرکوو ئەو کارانەکەن. باشە کاکێ دژوار حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم شینە بۆ نەوتی ئەو کێڵگە نەوتیانەی مادەی 140ەکە لە کاتێکا خۆی ئامادەیە بۆ نمونە نەوتی هەرێمی کوردستانش لە ڕێگەی سۆمۆ بفرۆشرێ خۆ حکوومەتی عێراقیشەوە تا چەند ساڵە بڵۆ ناڵێت نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێ ئێخۆتۆ بودجەت بۆ بێ ئەو بەشەی کە خۆت لە ناو بودجە پشکی هەرێمی کوردستانە بێت کێشەی چییە بۆ نمونە؟ ئێمە باسی ئەوەشمان کردووە کاتی خۆی مشتومڕێکی زۆری کراوە لە بینی هەولێر و بەغدا ئەگە یاسای نەوت و غاز دەر بچوایە ئەوەی لەسەر هەولێری بیکە ئەوەی لەسەر بەغاشە بیکە کارەکە ناگەیشت ئەمڕۆ دوای دانوستانێکی زۆر حکوومەتی کوردستان بۆی کێشە چارەسەر بێ نەڵێ خەتای حکوومەتە وتیان باش ئێمە با بێن ڕێککەوتنێک بکەین ئەو نەوتە چۆن ئەفرۆشێ با بفرۆشرێن نوێنەری چێمە لە سۆمۆ دانرا بە جێگەری بەڕێوبەری گشتی وەکو نیازپاکیەک بابێن ئێمە ڕێککەوتن لەسەر دەرهێنەی نەوت و فرۆشتنی نەوتەکە بکەین ئێمە ئەوەشمان کرد ئەوان ئەمەیان جێبەجێ نەکردووە ئێمە لە کوردستان ئێستا بۆ چوونێکی تریشەیە بە حکوومەتی عێراقیمان وتەوەرە هەرچی داهاتی نەوت و ئەو داهاتە فیدرالیانەیە کە ئێوە شەریکن ستا پەنجاتانەوێ ئەتان دەینێ موچەوەکو خۆی بودجەوەکو خۆی بۆ ئێمە بنێرن دەسەڵاتداران لە بەغداڵێ ئێمە ناتوانین ئەوە بکەین یعنی پێویستە ڕاگەیاندکار سۆشیال میدیا NGO سیاسیەکان حزبەکان حتا جادەی عێراقی کوردستانی ئەم ڕاستیانە بزانن ئێمە بە کۆمەڵە شێوازی یاسایی چینەتە پێشەوە کە مافی دەستوری و یاسایی خەڵکی کوردستان نەفەوتێ ئێمە لە حەقی خۆمان زیاترمان ناوێ نەرمیشمان نیشان داوە دەفەرون با ڕێککەوتنێک بکەین بەس خۆکارێسا کێشەکە لەوێ باسی مەوزوعی داهات و موچەت کرد یعنی ناچارە منە پرسیارەت لێکەم
ئێستا خۆ کێشەکە لەویان ماوەتەوە فەرموو. حکوومەتی عێراق دەڵێ من موچەم ناردووە تەواوی موچەی مانگی 12 ناردوو ئەوە تا حکوومەت هەرێمی کوردستان دابەشی ناکات لە لایەکی دیکە ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان پابەت نییە کە داهاتی ناوخۆ و نانەوتی بنێرێ بۆ من کە خۆشت گوێبیست بووی ئەمە وەزیری دارایی واڵێ سەرۆک وەزیران واڵێ لە ناو پەرلەمان ئەی کەواتێ گرفتەکەیش لای حکوومەتی هەرێمی کوردستان هەیە یعنی کە تۆ داهاتی ڕادست ناکەی ئەویش پارە نانێرێ خۆ ئەم کێشەیە لە 2025 قوڵترە بێتەوە یعنی هەنگاوی کە ئەنرێ لەم بینە شار موچە خۆران ینی زەرەرەکەن و تا موچە مانگی دوازان فەوتان پێیان نادرێ بەڵێ جازم بدەیت فەرموون حکوومەتی عێراق باسی داهاتی ناوخۆکە ئەو داهاتی ئەو لێکێداتەوە ئەو داهاتە نییە چکە داهات هەموو مانگیوەکو یەک نییە ئەو داهاتی ئەو لەسەر ئێمەی کاتە ماڵ تەخمینیە ئەوە نییە لێرە کۆ بێتەوە ئەمە یەکەم دووەم ئێمە سێ پارێزگاین حکوومەتی عێراقی 15 پارێزگایە ئەبێ عەدالەت هەبێ ئەو 15 پارێزگایە چەندێک داهاتیان هەیە ئەبێ ئێمە یەک لەسەر 5 ئەو داهاتە لێمە داوا بکە نەک لەوە زیاتر داوا بکە ئەوەی کە حکوومەتی هەرێم هەیەی نردوێتی و ئەشی نێرێ مەوزوعی موچەی مانگی 12 ئەمڕۆ دوێنێ پێرێ وەزارەتی دارایی کوردستان ئەو ڕقەمانی بڵاو کردوتەوە کە لە 2024 پارە بۆ ئێمە هاتووە بەو حیساباتە بێ زیاتر لە 800 ملیار و 23 میلیۆنی نزیکەی 900 میلیار بەس پارەی موچەمان لای بەغدا ماوە کە پارەی مانگێکە ئەمە جگە لەوە یەگە سەیری تەخسیساتی بودجەی کوردستان بکەی لە بودجەی 3 ساڵی ڕابردوو ئێمە ئەم ساڵ نزیکەی نیوەی بودجەکەمان وەرگرتووە لە کاتێکدایە کە کورتێنان هەیە ئەو کورتێنانە سەرۆکوەزیران دەسەڵاتی هەیە لەو پارەی ئێمە ماومانە کورتێنانەکە موچەکەمەوە پڕ بکاتەوە ئێمەگە پڕشی نەکاتەوە هەر ئەو پارەی کە لە بەغدا ماومانە بۆ ماملێرە موچەی مانگی 12 ئەدرێ بەڵام کێشەکە ئەوەیە ئەوان ئەوە ناکەن کە ئێمە ئەمانەی واقع و مافی خەڵکە ئەوان ئەواکەن کە خۆیان بینایان کردو کە خۆیان ئەیانەوە بیکەن کێشەکە هەمووی لەوەیە دژوار لەم بینە بەس خەڵک زەرەرەکە بۆ سەرکردەکان و خاوەندە سەڵاتدارەکان زەرەر ناکەن ینی خەڵک لەم نێوەندەیە بێت چی بکە ئەوە تا ینی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ خەتای حکوومەتی عێراقە حکوومەتی عێراقیش ینی ڕاست و دروستی دوێنێ سودانی بە نێچیروان بارزانی وتووە وتێتی من پارە نانێرم چکە نردوومە چی بکە ینی لێرە بەس موچەخۆر خۆ زەرەرەکات و موچەکەی وەرناگرێ ئەو تا بە دانوستانە سیاسیەکەیش بە خەڵکەوە کاک سامان لێرە کوردستان زەرەرەکە بە حکوومەت و بە خەڵکەوە بە هەمومان بە تایبەتیش موچەخۆر بەڵام کێشەکە بەو شێوەی ئێمە بەس جۆ لە قسەکانی ئەوان ڕاگرین جۆ لە داتاکانی ئەوان ڕاگرین ئەم داتانەی وزارەت دارایی هەچ ئەم کێشە عێلاقەی بە وزارەت دارایی هەیە ئەوان زیاتر لە ڕووی ئامار و ڕقەم و ژمارەکانەوە اختصاسی خۆیانە بەڵام ئەمانەی حکوومەتی کوردستان باسەکە بابێن دەیان لەش نەمان دروستکردەوە بابێن منازەرێکی تەلەڤیزیۆنی بکەن بابێ ئێمە بڵێن لەو ڕقەمەی کە کوردستان ئەڵێ نزیکەی 900 میلیارم ماوە بڵێ ئەوەندە نەماوە لەو داهاتەی مانگانی ئێماڵێن ئەوەندەمان هەیە ئەوەندە نییە کە ئێوە لەسەر ئێمایکەینە ماڵ بابێن لە منازەرێکی تەلەڤیزیۆنی وەزیری دارایی ئەوان وەزیری دارایی ئێمە بابێن باسی ئەو شتانە بکەن حتا لە کۆبنەوەکەی دوێنەی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت کە بەڕێز سەرۆکی هەرێم بەشدار بوو یان کە سەرۆکی هەرێم لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بەشدار بوو لەوێ باس کراوە وەڵامەکەی ئەوەیە بە پێی دەستور بە پێی یاسا بە پێی قانون بە لێگەیشتن ئەم کێشانە چارەسەر بکەین ئەوان کاکە قانونی موازنە کێداینەوە ئێمە هاوارمانکە کاکە ئەوە خراپە بەو شێوەیە ئێمە ناتوانین التزاماتی خۆمان بکەین پەنام بەدەبەر محکەمەی محکەمەی اتحادی لە بەرژەوەندی کوردستان حکوومەتی کوردستان بڕیاری داوە ئەوان هەر بە بۆچوونەکانی خۆیانی پێش سکاڵەکەی محکەمەی اتحادیەکەن ئەمە هەموو جامە نەبێت دووبارەی بکەمەوە ترید ئەرنەب ئوخذ ئەرنەب ترید غەزال ئوخذ غەزال کەروێشتەوە کەروێشکرد ئەدەمێ ئاسکتەوە هەر کەروێشکرد ئەدەمێ ئەوان هەر ئەوە ئەکەن کە خۆیان بڕواان پێی هەیە جۆ لە ئێمە ناگرن دەبێت چی بکەین ئێوەمانان دەسەڵاتدارن
یانی چی بکرێ خۆ چی بکرێ ها چی بکەین ئێستاش دوێنێ ئەندامی لیژنەی دارایی ئەڵێ وەزیری دارایی عێراقی چاوەڕێی ڕئیسی وزەرای ئەو فەرمان بکە من موچەی مانگی 12تان بۆ سەرفەکەم ئێمە زیاتر نزیکەی 900 ملیارمان ماوە ئێمە پارێکی زۆری بودجەکەی خۆمانمان ماوە یاگە 900کەش نەمێنێ واجبێکی ئەخلاقی ڕئیسی وزەرە حکوومەتی عێراقیە مناقلە بکە لەو پارەی ئێمە ماومان ئەبێ خەڵکی کوردستان تێبگا ئەبێ ڕاگەیان باشە بێ حکوومەت یاریمی کوردستانی شەرداهات ڕادەست نکات خۆش بیانۆکەی ئەوەیە دەیکا کردوێتی هەتای 320 ملیاری نردووە حکوومەتی کوردستان چی ڕادەستەکە حکوومەتی کوردستان ئەوە ڕادەستەکە کە داهاتی فیدرالیە ئەبێ 150 بە عێراق بدرێت ئێمە نەوت نافرۆشین داهاتی نەوت بەچی تەسێب کرد نەوت فرۆشتنی نەوت نییە سیاسەتێکی غەڵەتی عێراق زیاتر لە 15 ملیار زەرەری کردووە لەبەرەوەی تا ئێستا ئامادە نییە هەر زانیاری جەنابێت وەزیری دارایی کە لەگەڵ لیژنەی پەرلەمانی لیژنەی دارایی پەرلەمان کۆ بووەتەوە ینی پرسیاری لێکرا و توێتی بێزەحمەت پارەی ئەو نەوتە کوا کە بە تانکەر دەفرۆشێ بە قاچاق یعنی کارەکە گەیشتۆتە سەر ئەمەش خۆ بەرامبەر حکوومەت یاریمی کوردستان جا ئەوان حکوومەتن ئەتوانن بە هەج ڕێگایەک بێ ئەگەر نەوتی قاچاق خەیە بابێن ڕێگری لێ بکەن ئەگەر ڕاستەکەن ئەوانە دوورە لە ڕاستیوە دەباشە ئەندامی لیژنەی دارەی پەرلەمانی عێراقی هەیە ئەڵێ ئۆپک بە ئێمەی وتووە عێراق نەوت لە ئێران بە قاچاقی هێنێ لە ڕێگای سۆمەوە ئەی فرۆشە پارەکەی نێرێتەوە بۆ ئێران باشە جەزیرە کە کەناڵێکی مەشهوری جیهانیە ریپۆرتاجی هەیە بە بەڵگەوە ئەڵێ ژمارە ئەو فەرمانبەرە بندیوارانەی کە لە عێراقەیە لە ژمارەی تێکڕای فەرمانبەرەکانی کوردستان زیاترە ئێمە نابێ بە دوای وتی بگەڕین ئێماڵێن داهاتمان ئەمەندەیە ئەوان لە نەخێر دە ئەمەندێ ئێکاکەمە نابێ تۆ تەسەورەکەی لە وەزعی ئێستا حکوومەتی کوردستان بتوانێت تەنکەرێک دوان 100 تەنکەر بشارێتەوە بیفرۆشێ سۆمە و حکوومەتی عێراقی و کە هەموو دەواازەکان بەدەست ئەوانەوەیە بتوانن ینی حکوومەتی کوردستان بتوانێت فێڵەوان بک بە دزێ بیفرۆشە شتی وان نییە ئەخە دەخۆ کاک دژواوە لای خۆتۆ پیاوێکی خوێنەواری و ئاگاداریشی هەر ڕۆیتەرس خۆی راپۆرتێکی بڵاو کردووە کاڵێ حکوومەت یاریمی کوردستان ڕۆژانە 350,000 بەرمیل بە قاچاقە فرۆشێ ئەوە باشماق و پەروێزخان و لە حاجۆمەران باشە ئەمە داواکە لە حکوومەتی عێراقی کاک سامان جا داواکە لە حکوومەتی عێراقی لە وزارەتی نەوت با داوە لەو دەستگای بکە کە تۆ باسەکە بەڵگای بداتێ ڕۆژانە لژنە لە بینی هەولێر و بەغدا لە خەدیشەکەن بابێن بزا ئەو تەنکەر نەوتان لە کوێ بۆ چۆڕوە گۆرە بەخوار ئێمە بڵاومان کردو یەک نیا تەسویرمان کردو کاتش باشە خۆ بە بەرچاو خەڵکۆوە من لێرە داواکەم با داوا لە وزارەتی عێراقی بکەن بابێن تحقیقی لێ بکەن بەخوا لیژنەیە کات هەمویان لە مەرزەکە هێنایە ساحەیە کۆیان کردو تا لیژنەکە ڕۆژودایی ڕۆشت هەتاوشمان بڵاو کردو ئەمە بەڵام باواز لەمە بێنین ئەمە وازەحە لە بەرچاوە بەڵام قسەکە لەسەرەوەیە کاک دژوار ینی ئێستا کوردستان نەوت کاک سامان حکوومەتی کوردستان نەوت بۆ ئینتاجی مەحەلی دەرێنێ ئاخر لێشی زیاوە لە ئینتاجی مەحەلیەکە بۆ بەرهەمی ناوخۆکەوە هیچ ئەمە زۆر زیاترە ئەوە شتێک نییە شاراوە بێ ئەگەر شتی وایە فەرمو وەزارەتی نەوتی عێراقی بابێ کەشف بکە و ئەلانی بکە باشە گەرێمان بۆ بەرهەمی ناوخۆمان بێخۆتا و کوێساش خەڵک هەر نەوت بە 170,000 بانزین هەر گرانە و یخۆ لە کاتێکا بووە ئێمە ئەمانەمان کە بەرهەمی ناوخۆمان هەیە و بۆ پاڵاوگە ناوخۆیەکان ئەمانە بەرهەمێنێ نەوتە بۆ و نەفتای ڕەشە بۆ نونە بانزینە گازە ئەبێ هەرزان بێ بەڕاستی هەر لە عێراق گرانترە لە شارەکاری عێراق حکوومەتی بەڵێ حکوومەتی عێراقی وتی ئەگە دۆسی نەوتمان تەسلیم کەن بنزینتان بە سعری حکومیە دەینێ ڕاست دەرنەچوو ئەو نەوتەی کە قەرارە بۆ کوردستان بنێردرێ ڕاست دەرنەچوو لەوە کەمتر دێت هۆکاری بەرزبوونەوەی سعرەکە ئەوەیە زۆر باشە ئێستا مەترسی محەلیش لەو بڕە زیاترە کە خەڵک بەکاری دێنێ زۆر باشە ئێستا مەترسیەکەیە کاک دژوار لەسەرەوەی کە هەنگاوی حکوومەت یاریمی کوردستانی نێرێ یعنی وای لێ بێت کە ئەسڵان کورد هیچ دەسەڵاتێکی بەسەر نەوتەوە نەمێنێ لە عێراق ئەڵێن ئەمەی شەکا
تۆ ئەگەر پێم بڵێ ئەتوانێ ئەمە بکە باشە خۆت ئەگەر کردی وەکو ساڵەکانی 2010 و 11 و 12 وانە خۆ ئەگە بودجەکە وکو خۆی بێنێ خۆ خێروبەرەکە ڕووەکاتە وڵاتە و خەڵکە بژێتەوە موچە لە کاتی خۆیە پرۆژەکان دەکەونە گەڕ وەکو ئێستا نابێت. من بە دوو خاڵ جوابتە دەمەوە کاک سامان. یەک ئێمە چەندین جار جۆمان لێ هەردوو لا ئەڵێن بەغدا و هەولێر ئێمە پێشکەوتنێکی باشمان کردو لە بواری نەوت و غاز کە قەرارە لەم دەورەی پەرلەمانی عێراقی بڕیاری لەسەر بدرێ ئێمە چاوەڕێ ئەواکەین ئەوە کێشەی نەوت و غاز حەلەکە و ناتوان مافەکانی ئێمە پێشێل بکەن بێ ڕێکەوتن هەبێ. دومیش لە مەوزوعی موازنە لە پار مانگی 1 و 2 باسی وا کرێ ئەم یاسایە هەندێشتی تیا کۆتوبەندە ڕئیسی وزەرای عێراقی ناتوانێت میزانی و بودجەی کوردستان و موچە بنێرێت چکە دەستی پێی گیراوە چەند مانگە باسیەوە کرێ هەمواری موازنەکە کرێ ئێستا پرۆژەی هەمواری موازنەی 2025 گەیشتۆتە پەرلەمان ئەوەی حکوومەتی عێراقی نردوێتی بەڕێکەوتن کراوە ئەوەش بکرێ مشکلەی بودجە و مشکلەی موچەش حەلە بێ. وەکو حکوومەتی کوردستان سەرۆکی حکوومەتی کوردستان سەرۆکی هەرێم سازش ناکەن لە هیچ مافێکی خەڵکی کوردستان سەرەتای بەرنامەکە تۆ وتت کێشەی ئێمە کێشەی نەوت و غاز و موچە نیە کێشەی خاک و سنوور و مادەی 140 ئەوانەیە ئێمە بەرەو پێش ئەڕۆین بڕیارێکی تازەی وەکو دوێنێکە سەرۆکوەزیران چووە بۆ بریتانیا گومان بۆ ئێمە دروستەکە کە ئەوان ئەو وعدانەی بە ئێمە دەن جێبەجێ ناکەن بەڵام ئێمە پشت و درێژین بە پێی دەستور بە پێی یاسا لە ڕێگای دانوستان ئەچینە پێشەوە ئیشەڵە ئەوانە هەموو جێبەجێ بێ هەموو جارە ئەیڵێ حکوومەتی عێراق هەر لە ناینێرم 1 و 2 لە ئاخری هەر ئەینێرێ ئیشەڵە ئەم جاوای لێنەیە ئەو دوو یاسایە کۆتایی بە هەموو مۆشاکلانە بێنێ تا ئێمە بچین مشکلەی مادەی 140 حەل بکەین. باشە کاک دژوارانی خەڵکە پرسێ ئەڵێ باشە چی مادەیەکی 140 جێبەجێ کراوە یا بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا نەهاتووەتە دەنگ لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بەڵام ێسا بۆ نەوتەکە لەبەرەوەی کە پارەی تایە بەرژەوەندی تایە قسەکە. یعنی بەڕێی ئێوە واز لە نەوتەکە بێنین واز لە میزانێ بێنین بۆ گلەیمان لێ نەکرێ حکوومەتی کوردستان لەسەر هەموو سێکتەرەکان ڕژدا بۆ ئەو خاکانەی کە لە بۆ ناوچە جێناکۆک مامەڵی لەگەڵەکرێ لە ناو چوارچەوەی مادەی 140 لایە. باشە وتیان مادەی 140 مردووە سکاڵامان کرد محکەمەی ئیتیحادی وتی نەمردووە و تا دەستوری عێراقیش مادەی 140 ماوە لە 14 بۆ 17 و 18 زۆر کەس بوو لاواز بوو کێشەی بینی هەولێر و بەغداشە بوو لە ڕێککەوتنی پێکەنانی ئەو حکوومەتی سوودانی اتفاقێک کرا ئەو لێژنەی مادەی 140 زیندوو کراتەوە کە تۆ باسکەیسە من نوێنەری حکوومەتم لەوێ چەکەکانی قەرەبۆ سەرف کراوەتەوە و مشکلەی شنگاریش حەلەکەین داوامان کە 20 مۆزەفمان لەوێ بۆ تەعیین بکەین بۆ چەکەکانی ئەوێش سەرف بکەین قەراری 29 بۆ گەڕانەوەی زەوی ئەو جوتیارانەی بە بڕیارەکانی لێژنەی شوون شیمالی حکوومەتی بەعسی منحەل داگیر کراوە ئێستا بردوماتە واری جێبەجێکردنەوە بە زۆر بە هێواشی ئەڕوا ئەوە کەیت ئەو ئەرزانەی بە قەراری مەسقارەسەوەری منحەل داگیر کراوە کتاب و ناکتابووکم داوامان لە حکوومەت کرد پرۆژە یاساکی ناروتە پەرلەمان ئەمە 3-4 مانگە لە پەرلەمان مناقەشەی لەسەر کراوە خوێندنەوەی بۆ کراوە موافقەتی لەسەر کراوە لەم ڕۆژانە ئەگای میسان تێکی نەدەن ئەویش کۆتایی پێدێ زیاتر لە 13 ملیۆن دۆنم زەوی بۆ خەڵکەکە گەڕێتەوە بەڵام کێشەکە ئەوەیە زۆر مماتەڵاکان زۆر بە هێواشی ئەڕوا بۆ نمونە سەرفکردنی پارە هەموو جاوتومە ئەیڵێمەوە بە ڕاشکاوانە زیاتر لە 430,000 کەس ماوە کە مادەی 140 پارەکەی پێ بدرێ ئێمە 200 میلیاردمانەیە ساڵانە ئەگە بێن سەرفی بکەین ئەوە 25 ساڵی ترێوێ من پێشنیارم بۆ وەش کردووە ئێمە 25 ساڵ ناتوانین چاوەڕێ بکەین ئەبێ ئێمە بین ئەرزێکیان بدەین جاتی پارەکە لیژنەکەش موافقەتی کردووە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانی عێراقا زۆر جاش داوام کرد بە نووسین و بەزارێکیش لە ڕاگەیاندنەکان داواکەم بەرادرانی ئێمە ئەو حەلە کۆڵە لەگە حکوومەتی عێراقی باز بکەن زەویان بدەینێ زەویەکە ڕەنگە بە ساڵێک ئەو کێشەی حەلکە یعنی ئێمە تەنها باسی موچە و باسی نەود ناکەین بەس ئەوانە مشاکلە ئەبێ باز بکەین
بەڵام باشە ئەساسیەکەش کە دەستورە مافەکانی ئێمە مادەی 140 هەمیشە باسەکرێت لیژنە هەیە قسەمان لەسەری هەیە شەڕمان لەسەری کردووە. زۆر باشە. ئەخە شەڕەکە لە بەرژەوەندی خەڵکە یا بەرژەوەندی شەخصیە؟ وڵایی کە من باسەکەم چەک سەرفەکرێ زەوی ئەگەڕێتەوە ئەوە نازم شخص بەرژەوەندی شخصی چیتایە کە میزانە بێ نزیکەی 1,300,000 موچەی خۆی لە کاتی خۆی وەربگرێ کە بودجە بێ ئاو و کارەبا و جادە و بان و پرۆژەکان بەڕێوە بچێ ئەمە هێنی شخصی تێدایە بڕوا ناکەم. ئاخرەکرێ ئەمە هەنگاوی بۆ نراوە. کاک سامان بەردەوام هەنگاوی بۆ نراوە لە 2005 تا ئێستا مشتومڕێکی زۆر کراوە سارد و گەرمی لە بینێ و بەغدا دروست بووە. ئێستاش حکوومەتی کوردستان باسیەوە کە کەم کێشانە چارەسەر نەبن ڕێگاچاری ترەگرێتە بەر اینجا و ڕێگاچارەیە کشانەوەی لە بەغدا ئەو ڕێگاچارەیە قەناعەتکردنە بەناو بژیوان و دۆستان و UN و خەڵکی تر پێش ماوەیەک بە شێوەیەکی نافەرمی باسی ئەوەیانە کرد ئەگەر عێراق و مەشاکلانە حەل نەکە لەوانەیە پارەی بەشی کوردستان هەر لە ئەمریکاوە جیا بکرێتەوە. باسی ئەمانە غیر فەرمی ها باسی ئەویانە کرد لەوانەیە ڕێگا بە کوردستان بدەن نەوتەکەی بۆ خۆی بفرۆشێت چکە ئەم نەڕۆشتی نەوتی کوردستانە تەسیری لە نرخی بازاری جیهانی کردووە تەسیری لە بەرژەوەندی وڵاتانی ئیقلیم وڵاتانی جیهانی کردو. ئێمە حەلەقەیەکی لە زنجیرەیەکی زۆر گەورەتر هەموو شتێک بە تەنها ئێمە نین بڵێن بڕیار بدەین و ئەو مۆزوعاش بە تایبەتی لەو بارودۆخە گەرمەی ناوچەکەی گرتوتەوە لەوە زیاتر هەڵ ناگرێت پێویستە زووتر چارەسەر بکرێت. کاک دژاوڵایی زانیاریم نییە نازانم جەنابەت بەشدار بووی لەو کۆبوونەوەی سەرۆکی حکومەت لە چەند ڕۆژی ڕابردوو ئەنجام درایانە نەخێر نەوەڵەوە بەشدار نەبوویت بەڵام ڕەنگە جەنابەت زانیاریت هەبێ زانیاریت هەبێ کە چی باس کراوە ینی ئەم ئەگەرانی کە باست کرد یا ئەم هەنگاوانەی حکوومەت یاریمی کوردستان کە لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا کە پێکەوە کۆ بوونەوە بەڵام چەند نوێنەرێکی فراکسیۆنی دیکە بەشدار نەبوون یەکێک لە ئەگەرەکان کشانەوەی لە پرۆسی سیاسی عێراق ئەمە ئەگەرێکی کراوەیە تا یا تەنها وەکو فشارێک دژ بە حکوومەتی عێراق بەکاردێ بۆی کە کێشە چارەسەرکە ینی ئێمە چەند جارێک ئەم چەکە بەکارێنین بەڵام جورئەتی کشانەوەکەمان نییە ئەو کارەکە چییە؟ گرنگترین شت لەو کۆبوونەوەی یەکریزیە ڕاستە یەک دوو فراکسیۆن بەشدار نەبوون بەس دڵنیابن لە بەغدا لەسەر کۆمەڵی بابەتی استراتیژی ڕەهەندی نەتەوەی و نیشتیمانی هەیە ئەوانیش پاڵپشتە بن هەندێک تەسریحاتی نوێنەرانە هەیە لە بەغدا من ئەوەم تیا خوێندەوە و ئەو یەکریزیە زۆر گرینگە ئەمەش بۆ فشار نییە لەسەر بەغدا ئەمە کارتێکە لە کاتی پێویست بەکاردێت ئەگە بێت و بە تایبەتی لەو بابەتی نەوتە لەگە بابەتی بودجە و موچەیە ئەگە عێراق بەپێی ئەو مافە دەستوریانەی هەمانە بە جۆرەی مادەکانی دەستور کە لە دەستوری عێراقی هاتووە مامەلە نەکات ڕەنگە ئەو کاتە بێتە هەنگاوێکی جددی بەڵام تا ئێستا حکوومەت ئەو کێشانە چارەسەر بکە بەڵێ چ لە دۆخەکە گۆڕێت گریمان کورد لەم پرۆسە سیاسێ کشایەوە کورد توانای ئەوەی هەیە بۆ بەڕێوە بەریانی لە هەرێمی کوردستان خۆی داببڕێ لە حکوومەتی عێراق ئەزایت چۆنە وەزی ناوچەکە لە ئاڵوگۆڕدا جەنابەت باش خوێندنەوەت بۆی هێ بینەرانیش ئاگاداری و بارودۆخن ئێستا لە عێراق مەترسی ئەوە هەیە کە ئەو ئاڵوگۆڕان دەرگای عێراقیش بگرێتە بەر بۆیە بڕوا ناکەم عێراق بهێڵە بگاتە ئەو ڕادێ ئەمە لایەن یەکەم لایەنی دووەمیش کاتێک کە حکوومەتی کوردستان ئەو بڕیارەیدا ئەبێ ئێمە دڵنیابین ئەو بڕیارە دوای دیراستە دوای پەیوەندێکی نێودەوڵەتی بەهێزە دوای پەیوەندێکی ئیقلیمیە ئەوجا ئەو بڕیارادا ئەو بڕیارەشی کەدا دیارە ئەلتەرناتیڤی هەیە ئەتوانێت جێگرەوەی بۆ ئەو بابەتی نەوت و بودجە و موچەیە وەکو 2014 ناچاریان کردین ئەو کاتە و بڕیارەکە هەروە بە لە خۆڕان نابێ بێ دیراست باش ئەو کاتە حکوومەت یاریمی کوردستان دەتوانێت نەوت بفرۆشێتەوە وەکوەوەی کە لە ڕابردووی کرد
وڵی کاک سامان ئەم قسانەی من یەکەم تەنها گزارش لە ڕای فەرمی لە ڕای منە یعنی گزارش لە ڕای خۆمەکەم ڕای فەرمی حکوومەت نییە بەڵام کە کار بگاتە ئەوە دیارە پێشتر یعنی زەمینە خۆشکردنێک هەیە پێشەوەی بڕیارەکە بدە کە بڕیارەکەیدا مانای وایە چرای سەوزی وەرگرتووە کە کۆمەڵی خەڵکێک بتوانن بێنە سەرخەت ئەو جاو بڕیارەت جێبەجێ بکاتن من قەنەعەتم وانە بگاتەوە پێم وایە بەغدا دێتە پێشەوە ئەو ئیتیفاقاتی لە هەموارکردنی یاسای بودجە و ڕێککەوتنی نەوتی کردومانە پێم وارە واری جێبەجێکردنەوە لەم یەک دوو مانگەی داهاتوو. واتە جەنابەت گەشتبینی لەوەی کە لە 2025 ئەوەی کە لە 2024 بەسەرمان هات بەسەرمانانەیەتەوە بەرامبەر بە موچەخۆر و بەرامبەر بە حکوومەت هێرێمی کوردستان یعنی ئەم دەسیکردنە بە ناردون و نەناردنی موچە. مۆزوع ئەوە نیە من گەشتبین بم یان ڕەشبین بم ئەوەی ئێمە خوێندومانەتەوە لەو ڕێکەوتنانە و دانیشتان لەگە بەغدا هەمانە ئەو دوو بابەتە نزیکە لە جێبەجێکردنەوە هەتا ئەوەی هەموارکردنەوە یان ڕەتکردنەوەی یاساکانی مەسکەیاسەوری عێراقی منحەل لە سەر زەویەکان ئەوە ئێستاش لە پەرلەمان ڕەنگە لەم نزیکانە ئەو ڕێکەوتنەی کردویان جێبەجێ سێ خاڵی زۆر گرینگە بە پێی ینی وەکۆڵێ دیراستکردنێک کە عێراق وعدی داوە و چۆتە پێشەوە بێ جێبەجێ بکرێ بەڵام ئەگەر ڕێمەوە ئەڵێم لە عێراق هیچ شتێک مفاجئ نییە هیچ شتێک یعنی مسۆگەر نییە 100% ئەمە عێراقە عێراق وەکڵێ بەلد العجایب والغەرایب بە ئەومان لێبینیوە بەس هیوادارین بارودۆخی ناوچەکە هەستیاری دۆخەکە وای لێ بکاتن ئەو مەشاکلانەی کە هەیە و قانونیشە بە قانون جێبەجێ بکاتن نەک بە خۆسەپاندن. کاک دژوا من لە قسەکان تاوای خوێنمەوە هەست دەکەم شتێکە زانی لەوەی کە لە ینی نزیک لە چەرمانگی داهاتوودا گۆڕانکاریە لە عێراقا ڕووبا ئەلبەتە 20 مانگیش ترامپ ئیتر دێتە سەر دەسەڵات و دەبێتە سەرۆکی ئەمریکا ینی گۆڕانکاریەکە لە قازانجی کووردە یا کورد هەر حاڵی وەکۆم حاڵی ئێستایەت ئەبێت بڕوا بکە من وەکۆڵێ زانیاری ڕاست و دروستم لا نییە بەزەوە هەر وەکو سیاسیە کە سەیری ڕووداوەکانەکەم ڕووداوێکی زۆر لەو ناوچە دروست بووە و ماوەیەکە حکوومەتی عێراقی چوەف زۆر دێ بۆ لای چ سەرۆکوەزیران سەردانەکە چ کۆبوونەوەکانی لایەنە سەرۆکیەکانی عێراقی ئایانەوەی عێراق لەو وەکۆڵێ کێشانە بپارێزن ئەتوانێت ئێران لە سەری دووری خاتەوە جەبات تەواوی کە بەڵێ تۆ بڵێ چۆن ئەتوانێ ئەویش بەوا کرێ ئەو میلیشیاتانە کۆ بکاتەوە کۆنتترۆل بکە و عێلاقەیەکی طبیعی لەگەی ئێران و لەگە وڵاتەکانی تر هەبێ و ئەو حەسارە ئابووری لەسەر ئێران هەیە ئەوە عێراق نەبێتە مایشکاندنی و هاوکاریکردنی ئەمە ڕەنگە عێراق بپارێزێ ئەگەر نا احتیمالی زۆرە کە لەو میلیشیاتانە بدرێت عێراقیان هەموو ێزانن احتیمالی زۆرە لە ئێران بدرێ سێنزەی مانگ دوێنێ بوو لە بینی ئەوروپیەکان و ئێران دەسەر دۆسیەی ئەتۆمی کۆبنەوە کراوە ئەمە حەدەسێکی مهمە بیستی مانگیش ترام دێتە سەر حکوم ئینزاری غەزەی کردووە بێ بارمتەکان بەردەن وا بزان بەرەو پێشەڕەوە مۆزوعەکە بارمتەکان بەرە درێ ئەگە ئێران بێتە پێشەوە دەرس لە ئەسەد و لە غەزە و لە لبنان و ئەوانە وەربگرێ احتیمالە بابەتەکان ئالگۆڕەکان ئاشتیانە بێ ئەگە ناوەڵای عێراق و ئێرانیش بەدەر نابێ لەو ڕووداوانە اینجا خۆزگە شەڕ نەبێ خۆزگە مەشاکل نەبێ هەموو لایەنی ئیقلیمی و نێودەوڵەتی بە ئاشتی بگەنە چارەسەرێکی گونجاو چونکە شەڕ لە بەژەوەندی گەلان نییە بە تایبەتی گەلی کورد بەڵام هەر ئالگۆڕێک لە عێراق بێ بە ئیجابی یا بە سەلبی ئێمە شەگرێتەوە. ئەی باشە مەترسیەکانەوەنە گەورەیە لەسەر عێراق کە بۆ نمونە سەرکردە سیاسیەکانی عێراق بەم شێوەیە کۆ بنەوە ئەم وەفدانە بەردەوام سەردانی عێراقەکەن و یاخود لە بەرپرسانی عێراق بە تایبەتی سەرۆکوەزیران دەبێت سەردانی ئەم وڵاتانە ئەکات؟ وەڵایی پێی دەچێ ئەو فشارانی کە لەسەر عێراق هەیە گەورەن چکە غەزەمان بینی لبنانمان بینی سووراشمان بینی کۆتایی پێهات و وڵاتانی ئیقلیمیش خۆیان حازەکەن بۆ ئاڵوگۆڕە تورکیا خوێندنەوەیکی باشی هەیە پێش سێ مانگ ئەوێ پرۆسی ئاشتی لەگە براکوردەکانی باکوور دەست پێ بکە ئەویش خوێندنەوەیکی بۆ بارودۆخەکە هەیە و عێراقیش تا ئێستا کۆنتترۆلی میلیشیاکانی کردو ئێستا لە عێراقەوە هەڕەشە لە ئیسرائیل و ئەمریکا ناکرێ
و پێم وایە عێراق بۆ خۆی هەستی بە و فشارە مەزنە کردووە و ئاڵگۆڕش بەڕێوەیە خۆشی بۆ ئامادە کردووە. ئیشەڵڵا عێراق حەکیمانە بیر بکاتەوە نەبێتە بەشێک لەو کێشەی کە لە ناوچەکە هەیە. باشە خۆتا تورکیا هاتاوەکو ئێستا هەر گرژی دروستەکە لە ڕۆژاوا، ئەنی لەکوێ داوای ئاشتیەکە کاتێک لەوێ گرژیەکان هەر بەردەوام بەرامبەر بە هەسە تورکیا 3-4 مانگە داواکە پرۆسی ئاشتی لە تورکیا بەڕێوە بچێ پەیوەندیان بە ئەخە کاریگەریە بێت لەسەر ڕۆژاواش بەڕێز ئوجلانیشەوە کردووە. ئەکید ئەو پرۆسەیە لە تورکیا بەڕێوە بچێ بە ئاشتیانە بە شەرتە کورد دەستکەوت بەدەستەوە بێت تەسی لەسەر ڕۆژئاوا هەیە، لەسەر باشووریژە بێ، لەسەر بارودۆخی هەرێمایەتی ناوچەکەشە بێ. باشە کاک دژواڵامێ پرسیارێکەوەت لێ بکەم، ینی ئەم نەبوونی یەک ریزی لە هەرێمی کوردستان، ینی تا چەندێک خاڵی لاوازی ئێمەیە بەرامبەر بە بەغدا، ینی ئێمەوە تا نزیکە بینەوە لە 3 مانگ زیاتر یا کەمتر ئێمە هەڵبژاردنمان ئەنجام داوە، بەڵام تاوەکو ئێستا پێک ناین لەسەر کابینەی دەهەمی حکوومەت هەرێمی کوردستان. ئیتر تۆ چۆن نەتوانین ڕوبەڕووی بەغدا ببینەوە کە نەیارمانە یار نییە؟ ئەو یەگەر بەڵێ ئەو یەگەریزیە زیانی بە ئێمە گەیاندۆ لە نێوان خۆمان، زیانی بە ئێمە گەیاندۆ لە دانوستانەکانمان لەگە بەغدا، زیانی بە ئێمە گەیاندووە لە هاوکێشە هەرێمایەتەکانیش. بەس خۆشبەختانە گە سیر بکەی ئەو بارودۆخە ئێستا لە 6 مانگی ڕابردوو باشترە، لە 3 مانگی ڕابردوو باشترە. ئێستا هەوڵەکان بۆ پێکەنانی حکوومەت تۆزە گەرمگورتر بووە، لایەنی ئەرەنی باشی زیاترە. ئومێد دەکەین ئەوانیش ئەوان سیاسین و بەرپرسن لەو ناوچەیە و بەرپرسیارشن بەرامبەر مێژوو هەموو لایەنە سیاسەکان کە ئەوانش دەرێک بە واقعە بکەن، زووتر بێنە پێشەوە. یەکەم خۆیان بۆ بارودۆخە تازەکە ئامادە بکەن، هەر ئاڵوگۆڕانکاریەک بوو ئێمە بە کەمترین زیان یان بەدەستکەوتەوە دەربچین و حکوومەتیش پێک بێنین ئەرکی سەرەکیمان پاراستنی ئەو قەوارەیە بێ، پاراستنی مافەکانمان بێ لە بەغدا بە جۆرەی دەستور. کاک دژوار با پرسیارەکەم وا بێتە زانیاریە لای جەنابەت یاخود ئەوەی کە خوێندنەوەی خۆت، یعنی هەموو قسەکان باس لەوەکەن کە موچەی مانگی 12 تازە ڕۆی دابش ناکرێ، ئیتر خەتاکە هەرێم بەغدایە خەڵک ئەمە نازانێ بەڕاستی چی ئەکرێ بۆ موچەیە. موچەی 12 ئەندامی لەژنەی دارایی عێراقەڵێ بڵێ ئەو موچەیە سەرفەکرێ. وەزیری دارایی عێراقەڵێ پارەی موچەیان نەماوە، بەس ئەگەر سەرۆک وەزیران دەسەڵاتی هەیە ئەمر بکە ئێمە سەرفی ئەەکەین. حکوومەتی کوردستانیش وەزارەت دارایی ئەڵێ 823 وابزانم نزیکە 900 میلیارد من لای بەغدا، ئەمەش تقریبا بەشی موچەیەکەکە و پارەی تریشمانەیە داوا من لە سوودانی کردووە مناقلەی بکە. ینی ئەگەر هەیە ئەگەری زۆر هەیە بۆ سەرفکردنی ئەو موچەیە بە زۆڵای من معلومم لا نییە. ینی پێداگریەکە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە موچەکە دابشکە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر داکۆچی نەکردا ئەو بابەتە لە مێژە داخرا بوو. ئەکید داکۆچیەکە تا ئەمڕۆژ داکۆچیە کاتن تاکو جێبەجێ تا هەموارکردنەوەی ئەو یاسایش داکۆچیەکە ئومێد هەیە، بەڵام کۆڵێ ئاکامی کۆتایی چکە من ناو ئەو گلیژنانەنی و ئیشی گوزارەت دارایی و وەفدەکەیە من ناتوانم یەکلای بکەمەوە. بەڵام ئەگەر هەیە ئەندامی لیژنەی دارایی حکوومەتی عێراقی نامێناوەکە بڵێم ئەو دوێنێ وتوێتی لە مقابلێکی تەلەڤیزیۆنی کە ئەو موچەیە سەرفەکرێ. زۆر باشە بامە بکەم بە پرسیاری کۆتایی بۆ جەنابەت. ئێمە لە حاڵەتێکە ئەگەر بۆ نمونە عێراق ئەم یاساشکێنی کرد، ینی بە پێچوانەی دەستور و هەڵسوکەوتی کرد، حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات؟ سکاڵاکەی لەکوێ ئەکات دژ بەوەی کە پێشێلی دەستوری کردووە حکوومەتی عێراق کە خۆی بەشێکە لە جێبەجێکاری دەستور؟ وەکو باسم کرد حکوومەتی کوردستان بە هەر بەو دەستورە و بەو یاسایە بە حیوار و دیالۆگ تا ئێستا بەردەوام بوو، بەردەوامیشە بێت
و ئەو دوو بابەتش زۆر لە چارەسەر و نزیکە ئەگەر چارەسەر بوو کۆتایی پێێت ئەگەر چارەسەر نەبوو ئەو کارتانەی تری کە بەدەستەوەیە ئایا کشانەوەی ئایا فرۆشتنی نەوتە ئایا شتی ترە من نایزانم تا ئێستا باز نەکراوە حکوومەتی کوردستان دەستەوەستان ناوەستێ. پاسەکە کاک دژوار فایق کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ئەولێرۆ لەگەڵم بووی زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە زوومتدا دەستان خۆش زۆر سپاس بۆ جەناب دژوار فایق نوێنێری حکوومەتی هەرێمی کوردستان لە لیژنەی مادەی 140 هەروەها ڕاوشکاری باڵای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵم بوو زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم بوون بەخواتان ئەسپێرم.